ئیدن کەمەرەم ئیدن خێرا خۆت بەمنەوە بگرە ئێ باشە ئامادە بە بۆستە باشە ئیدن قۆڵم بە باشی بگرە نا ئاگدار بە خۆت بگرە خۆت بە باشی بگرە ئیدن ئارام بە تکایە خۆت بە باشی بگرە خۆت بگرە من هاوکاری دەکەم ئای خوایە ئای خوایە وازم لێ بێنە نارەخێ تکایە نا تکایە دەستەکانم بەردە نا من زۆر داوای لێبوردن دەکەم نەخێر نا هاوڕێیان دەستان خۆش بێت سڵاو پێم بڵێ پێویستت بە هیچ شتێک هەیە؟ سپاس چاوەڕێکە نەنا چاوەڕێکە تکایە وازم لێ بێنە ئۆ نا تکایە وازم لێ بێنە وا مەکە تکایە وا مەکە وازم لێ بێنە نا تکایە وا مەکە تکایە وازم لێ بێنن تکایە وازم لێ بێنن تکایە وا مەکەن تکایە وازم لێ بێنن کەسێک یارمەتیم بدە ئێمە پێم ئاوتی لە جرم و جۆڵەکانە ئاگادار بە بەڵام ئەمە هەمووی تاوانی تۆ بوو تۆ دەتویست لە دەستی ئێمە ڕابکەی بەڵام هەرگیز ناتوانانی ڕابکەی ئەمە دوهەمین جارە کە بە تۆ بڵێن ئاگاداری خۆت بەم جارە
ئەوان لە کارەکەیان سەرکەوتوو بوون، منیش دۆڕام. ئەوان بە تەنها توانیان کەوا هەموو شتێک لە من بستێنەوە. ئەوان سەرەتا پورە بیکیان برد، هەروەها دواتر ئیدنیان لە من برد. من ئەو کارم بەلاوە ئەستەم بوو کەوا بتوانم جارێک چتر ئیدن ببینمەوە. من ساویلکە بووم کەوا پێم وابوو دەتوانم جیهان بگۆڕم. دەزانی ئەوانەی سەرەوە هەموو کاتێک سەر دەکەون و ئەوانەی خوارەوەش. ئێمە بەردەوامین هەمیشە لەسەر کارەکانمان، کەوایە من دەبێ ئێستا بگەڕێمەوە بۆ ژیانی خۆم، بۆ جیهانەکەم. بەڵام من دەزانم کەوا هەرگیز ناتوانم هەرگیز لەبیری بکەم. کەمێ چاوەڕێ بکە. بەڵێ ئەوە سەری گرت. گەورم تۆ بڵێ لەسەرەوە چی هەوێت؟ نازانی ئەوەی هەر وەکو بەهەشت وایە. تۆ دەڵێی بەهەشت؟ بەڵام من لەگەڵ ئەو بۆچنەی ئێوە نیم. ئەوان لەوانەیە دەوڵەمەند بن. بەڵێ بەڵام ئەوێ وەک ئەوە نییە کە بیری لێ دەکەنەوە. بێنە با سەیرێکی بکەم. ها؟ ڕاتان چییە؟ ئێمە دەتوانین فڕۆکێک دروستکەین بەفڕێ؟ باڵێ کەوا بێ ئێمەش پەرە بەو شتە دەدەین. زۆر باشە کەمێ چاوەڕێ بکەن. زۆر باشە ئێستا تاقی بکەوە. دەی بۆب پێم وابێ تۆی. بەڵێ من ئیدی مۆرم، دەتوانی یارمەتیم بدەی؟ سێری بکە هاوڕێکم. بۆ چییە؟ تۆ پێت وایە تۆ تەنها کەسی کە بتوانانی خۆستەراژێر بکەیت؟ سیر کە بیرۆکەکەی تۆ سەری گرت. بەڕاستی من بڕوا بە چاوەکانم ناکەم.
هی یەخولەک سێری ئەو فەنە بکە. جوانە بەڕاستی خۆشحاڵم بەوە بەڕاستی بڕوا ناکەم وەرە بۆ باوەشم ئاگدار بە خۆیتە خوارەوە. تۆ تەنانەت پشتێنەکەش نەبەستیوە ئەمە چۆن دەبێت؟ نا سیر کە ئێمە ئاوین لەبەر ئەوەیە من بەرزونزمەکانم پێچەوانە کردوتەوە لەگەڵ چاندنێکی زۆر بەڵێ ئێستا تۆ ئەو لە من باشتر دەزانی ئەوە شکاندنی بیرۆکەکەتە پیاو ئەوە شکاندنی بیرۆکەکەیە بەڵێ ئەمە تەنها بۆ ماوەی یەک کاتژمێر دەخایەنی و هەرەوەندا من کێشم زۆر قورسترە تۆ هاوڕێکم هی تۆ جوانت هەیە ئەوە چییە؟ نەخێر بەڵام ئەم جالە بەجلەکانتەوە نا هێشتا پێت نەوتووە هی شتێکی تر کرێمەکەت باشە سپاس بۆ پۆلەکانت من شوێنێکم کڕی و ناوم لێناوە ئەلبێرێتێکۆ پێشتر لە جیهانی گواستنەوە جوانە ئادەم ئیدن وەرە بۆ ئێرە وەرە بۆ باوەشم خۆشەویستەکەم باوەڕ ناکەم چۆن هاتیتە خوارەوە بەڕێز بوو بیارمەتی منیدا باوەڕ بەوە ناکەم ئێمە نازانین ئەو دەنگدانەوەی کە کردومانە چۆنی دەبێت خۆشەویستەکەمان بۆ تا هەتایە مێژوو دەگۆڕێ بەڵام دەبێت ئێوە ئەوە بزانن ئەوە چیرۆکێکی ترە